ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوان چەندین ساڵن لە 2014 تاوەکو ئێستا ئێمە هیچ بودجەیەکمان بۆ سرف نەکراوە بۆ چالاکیەکانمان. ئێستا لەسەر بڕیاری هاوسەرەکانی بەڕێز بڕیار درراوە کە مەکتەبی ڕێکخراوەکان پارەمان لە مۆلا بۆ سرفکە بۆ چالاکیەکەمان و ئەمە دەستپێکی چالاکیمان ئەبێ ئیشەڵا پشت بخوا. ئەم چالاکی ئەم شۆمان کە شەوی هەڵدایە چەند جۆر چالاکی لە خۆی ئەگرێ وەکو گۆرانی وەکو شیعر و هەروە وەکو خەڵات و دیاری و ئێمە بتوانین ئەوەی کە مەبەستمانە وەکو لاوان بیپێکین لە شارە زۆرە بەهۆی ئەم وەزعی و ناموارەیشەوە ئێمە خەڵکێکی زۆر هاتووە. ڕێکخراوی تەژنە ساڵانە بە هەوڵێکی زۆر هەوڵدێن ئەم شەوە بەرز ڕاگرین تاوان ئەم ساڵیش کۆتا شەوی پاییز و یەکەم شەوی زستان کە کاتە شەوی هەڵدا هەستاوین بە سازانی ئەم جۆرە کۆڕانە کە خۆی لە کۆمەڵە شالاکیە ئەبینێتەوە. لە شتێک ماڵمەتەوە تۆپڵێک و لە تەنهایی و دەنگێکی کەژاوەی شتێک لێبێ چاو لە جوانی کێداگرێ هەنێک بۆ تۆزێ شیلە